ئێمە ئەوەی ئاگادارین دوو ڕۆژە هێزی گوڵان و هێزی ئەنەکەسە کە ئەو هێزەیە بە جلی کوردی و هێزێکە وەکو حەسەن خەیری بە جلی کوردی و داماڵاوە لە هەموو قیەمێکی ئەخلاقی نیشتیمانی. چونکە ئەم هێزە لەژێر دەستی کاتی خۆی ئەحمەد داود ئۆغڵۆ و ئاکەپەدا گەورە بووە. ئەم هێزە پارتی دیموکراتی کوردستان لە ڕووی مادی و لە ڕووی جوگرافیایەکی بۆ دروست کردوون، مدەڕەبی کردوون لە خیانەت، مدەڕەبی کردوون لە کوشتن. سەرەتا ئەم هێزە وا دروست کرا ئەو تەجروبەی کە لە ڕۆژئاوایە و بووە بە مایەی فەخر و شانازی بۆ هەر چوار پارچەی کوردستان، چ لە ڕووی دەستورەوە، چ لە ڕووی دیموکراتیوە، چ لە ڕووی پێکەوە ژیانەوە، چ لە ڕووی ئیدارەدانەوە. ویستیان ئەم هێزە بخەنە ڕۆژئاواوە و ئەو تەجروبەی کە هەمانە و ئەو ناوچە ڕزگارکراوەی کە هەمانە ئەوانش بکەنە ناوچەیەکی بشێوی بەڕاستی وەکو کوردستانی باشووری لێ بکەن، چۆن لە دێگەڵە بەم لە هەژمونی لەژێر هەژمونی ئێران نابێ و لە دێگەڵە بەولا لەژێر هەژمونی تورکی فاشست و میتی تورکا بێت. ئەمانە بەڕاستی ئەم هێزە کوردیانە مانەوەیان لەژێر دەستی داگیرکەرایە، کە مانەوەیان لەژێر دەستی داگیرکەرایە سەفقەی سیاسی و لە مێژینەیان هەیە. ئێمە داوا دەکەین لە هەموو کوردێکی بەشەرە جیاواز لە بیرروڕا، لە لایەنەکان، لە بیرروڕای جیاواز. ئەمە پلانێکیان بۆ زیر وەرتێ بوو، پارتیان کرد بە کەو سووری بەر لەشکر سەرکەوتوو نەبن. پلانێ بۆ هەفتانین و ئەوانە هەمومان دەزانین چەندین کەلاکی تورک و چەتەی فاشز لەوێ بۆ گەنی کرد و لوتیان شکاب. ئێستا بەڕاستی ئەمە شەڕە بە وەکالەت، ئەمە شەڕی میتی تورکە، دەڵێ مانەوەت بە منەوەیە، نەوتم دەدەی تێمانەوەت بە منەوەیە، دەبێ ئەم شەڕەم بۆ بکەین. ئێمە داوا دەکەین سەرەتا هەموو کوردێک لە هەر جێگەیەک لە هەر شوێنێ بانگەواز بکەین، ڕێپێوان بکەین وەکو کوردێکی نیشتیمانی، خاوەنیشە پیرۆزیەکانی نیشتیمانمان، خاکەکەمان کورد بە کوژدان حرام بکەین. و دوای ئەوە ئەم شەڕە ڕوویدا دەبێ هەمومان هەڵوێستمان هەبێ ئەم شەڕە شەڕی کورد بە کورد نییە، شەڕی بەرەی خیانەتە، بەرەی لەشکرکێشیە لەگەڵ بەرەی یەک. من ئینجاکە وەکو خۆم پەیمان دەدەم لەم کەناڵەوە ئەیگەری لا دڵسۆزەکان، ئێوە کوردی هەر چوار پارچە فەخرتان پێوەکە. قەندیل جێگای مەردە، جێگای شۆڕژگێڕە. ئێمە لەسەر و بەندی ئەوەدا بوون ڕێپێوان بکەین بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ کە ئەزانین گۆمی لیخنی ڕۆژهەڵاتی ناوین چۆن ئەشڵەقێنێ و شتێکی لێ بەرهەم دێ بۆ هەموو کورد، بۆ مرۆڤایەتی. ئێمە لە سەروبەندی ئەوا بووین لۆبی بکەین لەگەڵ وڵاتانی ئەوروپی و ئەوانە ئەو یاسا ناڕەوایەی بەسەر پەکەکە سەپانویانە بۆ یاسایی بە ترۆرکردنی پەکەکە و دەریان بێنین. ئێمە پەیمانتان پێدەدەین بە دڵ، بە ڕۆح، بە گیان، بە مادی معنەوی لەگەڵتانین. و ئەم شەڕە بیشکرێ هەر وەکو شەڕی هەفتانین ئەبێ، هەلووتیان دەشکێ، بەڵام داوا دەکەین لە پارتی لەمە زیاتر پێش لەشکری تورک نەکەوێ. داوا دەکەین هەموو کوردان یەکێتیەکی نەتەوەیی بەر لەم شەڕە بگرن. ئەم شەڕەمان پێڕەوا نییە و شەڕێکی ناڕەوایە و هیوادارین ئەو شەڕە ڕوونەدا.